سڵاوتان لێبێ من دکتۆرە خەولە هاشم سەلیم پسپۆڕی نێشتەرگەری گشتی و شارەزارە نەخۆشیەکانی مەمک و گرەی شێرپەنجەکان خۆم بەخۆشحاڵ دەزانم ئەو جارە باسی بابەتێکی گرنگ کەم کە باوە لە ناو خانمان ئەویش بوونی چیسەی مەمکە. چیسەی مەمک چییە؟ دەبێتە شێرپەنجە؟ ئایا شێرپەنجەن؟ لێرەوە دەتوانین باسی چیسەی مەمک بکرێتن. چیسەی مەمک چییە؟ وەکو بوونی چیسە لە هەموو بەشەکانی ئەندامانی لەشی مرۆڤ تورەگەیەکە پڕە لە شلەمەنی وەکو چیسەی جەرگ، چیسەی پەنکریاس، چیسەی هێلکەدان. هۆکارەکانی چین؟ هیچ هۆکارێکی دیاریکراوی نییە، بەڵام دەتوانین بڵێن بەهۆی بەرزی و نزمی گۆڕانکاری ئەو هۆرمۆنەی لە لەشی ئافرەتاندا ڕوودەدات، ئەویش پرۆجسترۆن و ئیسترۆجینە. نیشانەکانی چیسەی مەمک چین؟ هیچ نیشانەیەکی نییە، بەڵام ئەگەر چیسەکان گەورە بوون یان کۆمەڵەیەک بوون، مەجموعەیەک بوون دوانسیان پێکەوە، ئەوە نەخۆش هەست بەدەکا ئازارێک لە مەمچیدا هەیە. ئەو ئازارش بەپێی یعنی سووڕی مانگانەی دەگۆڕێتن. پێشەوەی کە سووڕی مانگانە بێ هەست بە ئازارێکی زۆر دەکات، هەست بە کەمێک هەڵئاوسان دەکاتن، هەست دەکاتن قورساییەک لە مەمچی هەیە و یان دەرداوێک لە گۆی مەمچی دەردەدرێتن. دوای سووڕی مانگانە لەوانەیە نیشانەکانی کەمتر بێتن، هەست بە کەمتر ئازاری دەکاتن و هەست دەکاتن یان جیاوازێکی تەواو دەبینن لە پێش سووڕی مانگانە و دوای سووڕی مانگانەی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.